جۆرەکانی کوشت و کاڵکردن لە هەرێمی کوردستانە و کە خاچێکی زۆر بە پیتمان هەیە لەم نێوەندەشدا هەوڵە درێکە هەمیشە کوشت و کاڵ گۆڕانکاری بەسەریە لەوەی لە چ وەرزێکا بەرەمێ ئایا ئەم بەرەمە بە پێی پێویستە بۆ ناوخۆ یاخو کەم و کوڕی هەیە بۆیە هەوڵەکان لە جیهانە چڕبۆتەوە بۆی کە شوێنگرەوەیەک یاخو کوشت و کاڵێکی خێرا بەرەم بهێنرێت ئەویش خانۆ پلاسیکەکانە ئایا خانۆ پلاسیکەکان تا چەند ڕۆڵیان هەیە لە بەرەمهێنانی کوشت و کاڵە ئەو بەروبوومانەی کاکرێتە بازاڕەوە هەمیشە وتومانە تامی ئەو بەروبوومە نایەکە لە زەویەکی کراوە و جوتیارێکی ئازیز و خۆشەویست بەرەمیێنێت و کاتێکی هەیە ئەمەیان پەلەی تیاکرێت بەڵام تا چەند توانین هەوڵ بین زانیاریمان هەبێ لەسەر کوشت و کاڵکردن ئەو مادانەی ئەدرێ بم کوشت و کاڵە بەم زەویە ئایا تا چەند ئەمە دوجار ئێمە بەروبوومەکەی خۆی سوودمان پێگەێنێ یان زیانمان پێگەێنێ کۆمەڵە پرسیاری کەشەیە کامە ئەبێ هۆشیاریمان هەبێ لەسەری بە تایبەتی براجوتیارەکانمان و کەسانشی ئارەزومەندن لە خانۆ پلاسیکەکان یانوێ کار بکەن ئەمە گفتوگۆکەن لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز کاکەژار عەبدوڵڵا وەکو ئەندازیاری کوشت و کاڵ کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە کاکەژار زۆر بەخێر بێنی زۆر سپاس بەیانی ئەوەش باش بەیانی پرسات باش زۆر سپاسانە هەربژین بەر لەوێ بچین لای ڕۆڵی خانۆ پلاسیکەکان ئەگەر بە شێوازێکی گشتی وەک ئەندازیارێک خاچی ئێمە تا چەند بە پیتە کە کوشت و کاڵێکی فراوانی تیا بکرێت لە هەموو جۆرە بەروبوومەکان دەستان خۆش بێت بابەتێکی جوانتان هەڵبژاردووە بەڕاستی گرنگە ینی خەڵکی خۆمان هوشیار بێت لە بەکارهێنانی ئەو خۆراکانە ینی زانیاریەکی هەبێت لەوەی کە ئەم خۆراکە لە کوێوە هاتووە ئەساسکەی خۆی ئێمە کوشت و کاڵکردن هەر لە دێر زەمانەوە لەگەڵ مرۆڤایەتی هاتووە هەمومانە و معلوماتەمان هەیە کە مرۆڤ پێویستی بە خۆراکە ئەو خۆراکە سەرچاوەکەی کوێ سەرچاوەکەی ئاژەڵی و ڕووەکیە ینی بە دوو لاینەکەوە لە ڕووەکیە ئێمە سەردەمانی زوو خەڵک کوشت و کاڵی هەر بە شێوازێکی نەریتی و تەقلیدی خۆی کردوێتی کە لە دەرەوە ئەو تۆی کە هەی بۆ چاندوێتی و بەروبوومەکەی هەڵگرتوێتەوە کە ئەمانە بەڕاستی ئێستا کەفائی ئەم هەمووە ژماری دانیشتوانە ناکە خۆمان نەزان ئێستا لە تەواوی جیهانە ئاراستەیەکێ بۆی کە ژماری دانیشتوان زۆر زیاد بێ ئاسایشی خۆراک لە مەترسیە ئەمانە بوونەتە هۆکاری ئەوەی کە جێگرەوەی کوشت و کاڵی یان بیر لەوە بکرێتەوە کە خۆراکی زیاتر بەرهەم بهێنرێت یان دەستکاری تەنانەت تۆکان بکرێت کە زووتر فعلەن کاتی خۆی بیزەبت تۆکان ئەمانتوانی تۆیان لەبەر بگرینەوە بۆ نمونە تەماتەیە کە ئەکرا تۆی لەبەرە گیرایەوە و تۆ ساڵان بۆ ساڵانی داهاتوو سوودی لێوەرە گیرا بەڵام ئێستا ئەو بابەتە بوو بابەتێکی توجاری و بابەتێک کە تەهەجی نەکرێت یعنی لێکدا نەکرێت لە نێوان ئەم تۆوانە کە تۆ ناتوانانی تۆوەکە بۆ ساڵانی داهاتوو وەرگریتەوە ینی تەجروبە کراوە ئەمە وەکو مهندسێک کە سەرپەرشتیاری حەقلی کوشت و کاڵی و نووسینگە کوشت و کاڵەکانەکەین و کۆنتاکتێکمان هەیە لەگەڵ ئەو بابەتەیە ئەو توانەی کە هەڵە گیرێنەوە ئەو تاموو بۆن و چێژە نایەکە لە تۆ ئەسلێکەوە دەسێکەوێ ئەسڵەن زۆرجار بۆ نمونە کاڵک کە ئێستا ئەو کاڵەکە مخەتەتی کە هەیە کە تۆکەی وەرەگیرێتەوە لە باتیەوە تامی شیرین دەرچێت تامی تاڵ دەرەچێت یعنی بۆ ئاراستەیە گۆڕەوە ئەمانە بوون بە کۆمەڵی بابەتی تیجارەتکردن بە تۆکانەوە کە ئێستا بەداخەوە لە وڵاتی خۆمانە ئاسایشی خۆراکمان لە مەترسیە بۆ نمونە هەر ساڵێک ئەگەر بێت و ئەو تۆوانە لە وڵاتانی ترەوە بۆ ئێمە نێت ئێمە کێشەیەکی زۆر گەورەی خۆراکیمان بۆ دروستە بێت ینی هیچ جۆرە تۆیەکمان نییە ینی پارێزراوە بێت و کۆگایەکی مەخزون کراومان نییە کە تۆی خۆمانمان هەبێت بەداخەوە بۆ نمونە ساڵانی شەستەکان هندستان پشتی بە تۆی گەنمەشامی ئەمریکا بەست لە ساڵێکە لە ئەمریکاوە گەنمەشامیان بۆ ناردن کە تۆکە پوچ دەرچوو ینی بوو یەک کێشەیەکی زۆر گەوری خۆراکی لە تەواوی هندستانە ئالیکی ئاژەڵی ڕوولەکەم بوونەوە کە ینی بووی ئەمانە کێشەن لە وڵاتە دروستە بن دوای ئەوە هندستان بی لەوە کردەوە کە خۆی تۆی تایبەت بە خۆی دروست بکات لەو ساڵەوە ئێستا هیچ تۆیەک ئیسیراد ناکات بۆ وڵاتی خۆی ئێمەش ئەبێ بیر لەوە بکەینەوە چونکە ئێستا تەماشاکەین خەیار تەماتە شووتی کاڵک ئەم تەڕێکاڵانی کە هەمووی هەمانە هیچ کامیان تۆیان لە وڵاتی خۆمانەوە نییە ئەی کاکەژەر ئێستا بۆ نمونە کەسی وا هەیە بە تایبەت ئەڵێ تەماتەی کوردی خەیاری کوردی ینی تا ڕادەیەکیش تۆزە ئەتروبۆنی هێشتا هەر وەک جاران هەیە ئەوەی کە کوردی پێ تەنانەت ئەوەش هەر بیانیە تۆکەی نە ئەوەش هەر ماوە ئەو جۆرەتەوە ماوە هەندێک جوتیاری خۆشەویست پاراستویانە بەڵام ئەمە ناکات ئیکتیفای ذاتی ئێمە بۆ نمونە لەوانەیە کۆمەڵێک عیلەی خۆی بتوانێت تێر بێت بە ئەو تۆ ینی کۆمەڵێک کەسی نزیکی خۆی ناتوانێت بیخاتە بازارەوە ینی تۆ یەک نییە بتوانێت سوودی لێوەرگرێت بە بازاری بکات و بەو ئینتاج و بەو
هینە زۆری کە ئێمە ئەمانەوێت بەروبوومێکی بەروبوومە زۆری زۆرەی بەڵێ بەڵێ بەوە بەرهەم نایێت بەداخەوە کە ئەمانە وای کردووە ئێمە پێویستمان بە تۆی وڵاتانی تر بێت و لە کوشت و کاڵکردن من حەزەکەم ئیشارەتێ بەوەش بکەم کە ئێستا وڵاتانی جیهان باڕاستیەوە خۆراکی زۆر بەرهەم بهێنرێت لە خۆراکی زۆرە پشت بەچی ئەبەسترێت پشت بە خانووی پلاستیکی ئەبەسترێت کە ئەمەش یعنی وەکو جێگرەوەیکی خۆراکی تەماشاکرێت لە ناو خانۆ پلاستیکیەکانە ئێمە توانین بەرهەمێک بەرهەم بێنین لە ماوەیەکی دیاریکراو و سەیتەرە بکەین بەسەر ئەو نەخۆشیانی کە هێتی خۆی پیانەوتێ بیوت مەحمیە ینی ئەو خانوانی کە پارێزراون ینی ڕوەکەکە ئەپارێزێت بۆ نمونە لە جەوی دەرەوە لە تۆز و غوبار ئەمە یەک لە ڕەشەبا و باوباران ئەیان پارێزێت لە نەخۆشی حەشەریەکانی ئەوەی کە زۆر بەربڵاوە لە دەرەوە ئەیان پارێزیواتە کشت و کاڵکردن لە ناو بەیتی پلاستیکیە ئاسانترە وەک لەوەی کە لە ناو مەکشوفەیەکاوە لە دەرەوەکە بکرێت ئەمە وای کردووە گرنگی زیاتر بە خانۆ پلاستیکیەکان بدرێت و ئێستا سیستەمێکی زیاتریش سیستەمێکی تر ئیزافەکراوە بە کشت و کاڵکردن پێوترێ هایدرۆپۆنیک لە سیستەمی هایدرۆپۆنیکە بە تەنها ئاو خۆراک بۆ ڕۆکەکە داوی نەکرێت بەبێ خاک واتە خاک بەشدار نییە ئەو گڵی کە هەمانە بەشدار نییە بەس چی بەشدارە خۆراکەکەیە لەگەڵ ئاوەکەیە ئەخرێتە بۆریەکی پایپلاینێکی پلاستیکیەوە ئەم خۆراک و ئاوە ڕۆکەکەی تیا پەروەردە ئەکرێت و ئەو ڕۆکە وردە وردە بەرهەمێنێت بۆ نمونە تەماتە بێ خەیار بێ هەر جۆرێک لە جۆرەکانی کە بێت جا ئێمە خۆی خانووی پلاستیکی زۆر جار من ئەمە بیست و ئەڵێن بۆ نمونە ئەوەی کە تۆ خەیار لەسەر زەویە پێ ئەگات لەگەڵ خانووی پلاستیکیا تامی جیاوازە یان ئەتری جیاوازە کاتە دڵمان پاکە لەگەڵ هاوکارانمان کە سلایدەکان ئەوەیە ئەڵێن بۆیە جیاوازە ئەمە لە ڕۆزانستێکەوە جەنابەت وەڵاممان بیتەوە باش ئەبێت کە ئەڵێن بۆ نمونە لەبەرەوەی کە خەیارێکە لەسەر زەویە بەرخۆڵەکەکەوێ بەڵام لە خانووی پلاستیکیا خۆڵ بە تەنیا ئەوەی کە ڕێگەکەی تیا هەیە جلك او باڵێن شێوازی هادرۆپانیکەکە کە جەنابەت باست کردەوە هەر خۆڵیتیانی بەڕاستی ئەوەی کە جیاوازی دروستەکە خۆڵەکەیە ئەوەی کە جیاوازی لەم ئەتروبۆن و تامیا دروستەکە کەشی ژێر ئەو پلاستیکێ چی وەجیایە نەکاتەوە لە یەک خۆی ئەوەی کە ئەو تاموبۆن و شێژە جیاکاتەوە یەکەم سنفە یعنی سنفی ئەو تۆیە کە وەرەکی تۆ لە هەر سنفێکەوە تاموبۆنی و چێژێکی جیاوازترە بینی بۆ نمونە تەماتەی کوردی تامبۆن و چێژێکی تایبەتی هەیە خیاری کوردی بە هەمان شێوە خیاریشمان هەیە لەو هەجینانی کە دروست دەکرێت تامبۆن و ئیکی خۆشی هەیە عنی جیاوازە خۆ ئێمە بەتەنها لەم سێ خۆراکانەمان نەکردو کە ناوبەتی پلاستیکیا زۆر تامیان ناخۆش بێت و چی بێت و ئەوانە بەڵکو یەکەم سنفەکە دەورە بینێ دووەم خزمەتکردن دەورە بینێ یعنی تۆکە تۆی خانووی پلاستیکی لەگەڵ سەرزەوی جیاوازی هەیە بەتاکید ئەو تۆی کە بۆ خانوویکی پلاستیکی بەکارهێنرێت لە نمونە خەیار جیاوازە لەگەڵ تۆی کە لە دەرەوە لە مەکشوفەیەکە بەکارهێنێت چونکە ئەو تەرزەکەی بڵاوە بێتەوە ئەمەیان تەرزەکەی وەکو خۆت وتە بە ئاراستەیەکی ستونی بەرزە بێتەوە کە خیارەکە بە شێوازی ستونی ئەگرێت جۆری پەروەردەکردن زۆر گرنگە لە ڕۆکە ینی وا ئەکات کە ئەو پێکاتە خۆراکیانە بە شێوازێکی مڕەکەز لە ناو پێکاتەکەیە هەبێت بۆ نمونە کە تۆ ئاودانێکی زۆری کرد ئەبێتە هۆی کەمبوونەوەی تام و چێژی ئەو خۆراکە یا ئاودانێکی کەمی کرد ئەبێتە هۆی نیسبەتی زیادبوونی تاڵی واتە گرنگە لە هەموو ناوەندێکی کشتتوکاڵیە سەرپەرشتیارێکی کشتتوکاڵی لەوێ بێت وجودی هەبێت هەم بۆ پاراستنی بەرهەمەکە لە نەخۆشی و هەم بۆ ڕێنماییکردنی جوتیاران لە هەموو لایەنەکانەوە لە هەموو لایەنە زانستیەکانەوە چونکە ئەمانە دوجار با ئەمە ئیشێکی تەقلیدیە و ئێمە لە کۆن ساڵەوە هێناومانە بەڵام پێویستی بەوە هەیە کە بە زانستی سەردەم دەوڵەمەند بکرێت چونکە ئێستا هەمومانەزانین پەینی خۆراکی بەکارهێنرێت بۆ ڕۆکەکان ئەم پەینە خۆراکیە خەڵکێکی زۆر یعنی ترسێکی لێ نیشتووە لەوەی کاڵێ ئەم مادە خۆراکیانە لەوانەیە زیانی هەبێ بۆ جەستەم من لێرەوە حەزەکەم یان لەم کەناڵە بەڕێستانەوە ئەوە بڵێم کە پەینی خۆراکی هیچ کات زیانی نییە ئەگەر بە ڕێژەی پێویست بە ڕێنمایی پێویست بەڵێ بە جوتیار بدرێت و بەکار بهێنێت چونکە ئەمانە ئێمە ئەو زەویە ساڵانە بەکاری هێنین ماندوو ئەبێت کەمانوو بوو ڕوەک پێویستی بە چییە پێویستی بە خۆراکە ئێمە سێ ئەنسوری سەرەکیمان هەیە لە ڕوەکە پێوترێ NPK نایترۆژین و فۆسفۆر و پۆتاس ئەم سێ ئەنسورە سەرەکیە وەکو چۆن ئەڵێ خۆمان خواردنی ڕۆژانەمانش لەو برنجە لێمان ببڕن چیمان لێیە وردە بەرەو لاوەزبوون و کەمێزی چی بەچین ینی کۆمەڵە دیاردەی بەدخۆراکی تیامان ڕوەیە
ڕۆکیش بە هەمان شێوە ینی پێویستی بۆ هەیە تۆ خاکەکە بەکارێنی ساڵی پێشوو بۆ ساڵی داهاتوو تر ناتوانێت تەخسیبی خۆی بکات و ئەو پێکاتە خۆراکیانی کە هەیە تیا بمێنێتەوە و هەبێت بۆچی پێویستی بەوە هەیە کە تۆ ئیزافاتی خۆراکی بیتێ ئەم ئیزافاتە خۆراکیانە ئەم ئەنسوورە سەرکیانەی تێ لەگەڵیشی ئەنسووری نادیرەمان هەیە کە عناسیری سوغرایان پێوترێت عناسرە بچووکەکان کە یارمەتی ڕۆکەکەیان لە بەرگری و لە مقاومەی نەخۆشی و لە جوانکردنی بەروبوومەکە و ڕێکردنەوەی و ئێمە هەند نێجار خیارە بینین بە شێوەیەکی قەوسەوە نەقسی خۆراکی هەیە بۆیە بۆ قەوسیە دەرەچێت ینی ئەمانە هەمویان پێویستیان بەوە هەیە کە پێکاتی خۆراکی پێ دەرێت بەڵێ کاتە ئێستا جەنابەت باسی ئەوەت کرد کە ئەم پەینیانە گرینگە بەڵام مەرجی هەیە ئەو مەرجە ئەبێ یعنی چی بێت چ ڕۆچاو بکرێت ئەو مەرجی کە پێویستە بۆ پەینە خۆراکیەکان بەکاربێنێت بە ڕێژەی پێویست زیاد لە حەدی خۆی بەکار نەهێنێت یعنی بۆ نمونە ڕۆکێک با بڵێن 1000 مەتر کە ئێستا پێوترێت نەوارێک یان خانوویەکی پلاستیکی کە لە ڕوبەرێکی 50 بە دەمەتریان دروست دەکرێت واتە پانێکی دەیە درێژەکەشی 50 مەترە پێویستی با بڵێم لە 5 کیلۆ یۆریا هەیە تۆ ناکرێت 10 کیلۆ یۆریای بیتێ تەسیری خراپیش لەسەر ڕۆکەکە دروستەکات کە بێتە زیان بۆی زوو پیری ئەکات یان زۆر جار ئەشی سووتێنێت بە پێی ڕێنمایی پێویست کە تۆ خۆراک نەی بەڕۆک چونکە ئەمەش بۆ نمونە تۆ هەر فەسلەجەی مرۆڤ لەگەڵ فەسلەجەی نەباتە هەمان هاوتەریب بەیەکەوە ئەم تەواوکەرە خۆراکیانە کاگەژار تا چەند گرنگە لە کیسی تایبەت تا بێ و ئەمانەی لەسەر نووسرا بێم ڕێنمایانە چونکە زۆر جار لە جوتیارە بەڕێزەکانمان زۆر جار ئەوەی کە بۆ بەروبوومەکە بەکاردێنێ ئەوەی زیانی لێکەوێت ئەوە سوودی لێ ناکەوێت چونکە وەکو خۆ داماژە و پێیا بە ڕێژێکی زۆر بێتی هەر زیانە بە کەمیش بێتی هەر زیانە کەواتە ئەمە چۆن بتوانێت هۆشیاری هەبێ بەرامبەر ئەوەی کە تەماتەم چانووە بتوانم تەماتێکی بەروبوومێکی باشم دەستکەوێت نەک بەروبوومێکی خراپ ئایا ئەم ڕێنمایە گەیشتۆتە لای هەموو جوتیارەکانمان پرسیارێکی زۆر جوانە کاک سەرکۆجیان وەڵای خۆی زۆر گرنگە ئەم یعنی وتم لە نووسینگە کشت و کاڵیەکان لە کۆمپانیا کشت و کاڵیەکان لەو شوێنانە وجودی ئەندازیاری کشت و کاڵی هەبێت بۆچی بۆی ڕێنمایی زانستی گرنگ باد بە جوتیارەکە پێی بڵێت بۆ نمونە 1000 مەتر لە ئەم خەیاری کە تۆ چاندوتە پێویستی بە 5 کیلۆ یۆریا هەیە هەم بۆ ئیقتصادی گیرفانی خۆت ئەگەڕێتەوە نەک تۆ بۆ ئەوەی زووتر پێ بکات بۆی زووتر گەشە بکات وا بزانیت یعنی لە خەیاڵی خۆیان وا ئەزانێت 20 کیلۆی پێوەکەیت یعنی ئەمە بێتە کێشە بۆ جوتیارەکە و کێشەش بۆ زەویە کشت و کاڵیەکەی نسبەتی خۆیەکان زیاکاتیایە بەڵام ئەوەی کە بۆ ڕووەکە ڕووەک بە پێی پێویستی خۆی خۆراک لە ئەو زەویەوە وەرەگرێت واتە ناتوانێت ئێمە ئەگەر بە نمونە بیهێنینەوە لەسەر مرۆڤ ئێمە ئەگەر نیوەڕۆنانێکی باشمان خوارد دوای ئەوە ساعتی دوای توانی نان بخۆینەوە ناتوانیت ئەن تۆ تێر بوویت ڕۆکیش بە هەمان شێوە تێر ئەبێت لە مادە خۆراکیەکان بۆیە گرنگی سەرپەرشتیاری کشت و کاڵی گرنگی ئەندازیاری کشت و کاڵی من لێرە دووپاتێکەمەوە بە سوپاسەوە ئێستا وەزارەتی کشت و کاڵ ینی پرۆژەیەکی وایان ڕاگەیاندووە کە هەموو سێکتەرەکانی کشت و کاڵ بە ڤێتەرنەریش و بە کشت و کاڵەوە کەسێکی مختص بە بوارەکە ینی سەرپەرشتی بکات ئەمە کاتە چاودێریی باشی خانۆ پلاستیکەکانمانەیە بۆی کە ئێمە وەکو وڵاتیان چوینە بازار زۆر جار خێهارێکە کڕین لە تیەکەین سەکەی ناوەکەی بۆشە زۆر جاری ترمە کۆمەڵی قسە بە دوای خۆیان ئەڵێمە و کۆمەڵە دەرمانی کیمیاییان ناوە تێلەوانەیە ئەمە زیان بوو ئێمە بەجێ پێڵە ئێمە چەند دڵنیابین لەو خواردنانە خۆی بابەتەکان زۆر جیاوازن ینی ئێمە ئەو خۆراکانی کە ئێستا لە بازارە هەیە من بە دڵنیایی و ئێڵێم ئەوەی کە لە ناوخۆی وڵاتی خۆمانە بەرهەمە هێنرێت خۆراکێکی بێزیانە تەواو تاوە تەندروستە من کە ئەچمە لای هەرجو تێرەوەکو پێشتر ئاماژەم پێ خواخۆمە کیلۆی خیاری خۆیم باتێ شوتێکی خۆیم باتێکە ئیمەوە چەند ساڵ من بەکاریە هێنم هیچ کێشەیەکی تەندروستی بۆ من دروست نەکردووە ئەوەی کە زیانی هەیە بڵین مۆبیداتی حەشەریە یان بڵین قرکەرە مێرووەکان ئەوانە کە بۆ مێروەکان بەکارهێنرێت ئەمانش فتری ئەمانی هەیە خاتون یعنی ماوەی دڵنیایی هەیە کە بۆ نمونە قرکەرێک بۆ قرکەرێک کە جیاوازی هەیە یعنی قرکەرێکمان هەیە بۆ 3 ڕۆژ نابێت تا 3 ڕۆژ تۆ ئەو بەروبوومە خۆراکیە وەربگریت بەڵام قرکەری کیمیایی ترمان هەیە تا 15 ڕۆژ هەیە تا 30 ڕۆژ یعنی ئەمانە پێویستی بەوە هەیە کە زانیاری هەبێت لەلایەن نووسینگە کشت و کاڵەکان لەلایەن جوتیار فعلاً بەتاکید ئەوەی کامانە هەمووی چارەسەر بێت دووبارە سپاس بۆ بەڕێز زۆر سپاس